سەڵاوچیە لە دوایین ڕووداوە دەست پێ دەکەم دیارە هێرش نەبوو ئەوەی کە دوایینیان لیوای 52 حەشدی شەعبی هەڵمەتێکی ئۆپەراسیۆنێکیان دەست پێ کردەوە بۆ ڕووماڵکردنی ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان لە سنووری پارێزگای سەلاحەدینەوە بە دیاریکراویش لە گوندی زەرگەی سەر بە قەزای دووسخورماتوو لەبێ ئۆپەراسیۆنێکیان دەست پێ کردووە بۆ ڕووماڵکردنی ئەو ناوچانەی کە گومانی بوونی چەکدارانی داعشی لێکرێت بە وتەی خۆیان لە کاتی ڕووماڵکردنەکاندا لەوێ سەرەتا دوو بۆمب تەقیوەتەوە کە لە ئەنجامدا بۆتە هۆی کوژرانی یەک چەکداری حەشدی شەعبی لە لیوای 52 و برینداربوونی چواری دیکەش. شێوەی ڕووداوەکە بەم شێوەیە بۆ کە سەرەتا بۆمبێک بە یەکێک لە ئۆتۆمبیلە سەربازیەکاندا تەقیوەتەوە و دواتریش ئۆتۆمبیلێکی ئیسعافیان فریاکەوتن کە بەدەم ئەو بریندارانەوە چووە دیارە لەوێ بۆمبێکی دیکەش بۆتە تەقیوەتەوە لە ئەنجامدا بەکۆی گشتی زیانەکان بریتی بوون لە کوژرانی یەک چەکداری حەشدی شەعبی تا ئێستا و چوار برینداریشی لێککەوتوتەوە. هاوکاتەر بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتژمێر لە دوای 12 شەو بۆ کاتژمێر 2 بەرەبەیانی شەڕ و پێکەدان لە نێوان لیوای یەک لە دیاریکراوی فەوجی چواری لیوای یەک لە سنووری ناحیەی جەلەولا و باکووری ناحیەکەوە لە بازگەیەکە بە بازگەی پردی حەلوان زیاتر ناوی دەرکردەوە و ناستراوە لەوێ هێرشیان کردوتە ئەمەیان هێرشی چەکداری بووە. هێرشی چەکداری کراوتە سەر ئەو فەوجەی لیوای یەکی سوپای عێراق لە ئەنجامدا بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر ڕوبەڕووبوونەوە بەردەوام بووە. لە ئەنجامدا بەپێی دوایین زانیاریەکان دوو ئۆتۆمبیل سوتاون کە یەکیان ئۆتۆمبیلی سەربازی و یەکیان ئۆتۆمبیلێکی فریاکەوتنی تەندروستی بووە. لە ئەنجامدا سێ چەکداری ببوورە سێ چەکداری سوپای عێراقی لە ئەو هێرشەدا کوژراون لە باکووری ناحیەی جەلەولا و چواری دیکەش بریندار بوون. هاوکات کارمەندێکی تەندروستی کە لە ئەو ئیسعافەدا بۆیان لەو ئۆتۆمبیلی فریاکەوتنەدا بۆ ئەویش لەنا ئۆتۆمبیلەکەدا هەر سووتێنراوە کە ئەو گروپەی چەکداری حەشدی شەعبی چوونەتە سەری ببوورە داعش چوونەتە سەری ئۆتۆمبیلەکان سوتاندووە کە کارمەندەکەشی تێدا بووە. زیاتر لەمەش چوار هاوڵاتی دیکەش کە لەو دووروبەری ڕووداوەدا بوون ئەوانیش بریندار بوون کە وترێت برینی سەختیشیان تێدایە. بە شێوەیەکی گشتی ئەم ڕووداوانە یعنی جۆرێک لە لێکدانەوەی بۆ کرێت کە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا جۆرێک لە خروقاتی ئەمنی لەو ناوچانەدا سەری هەڵداوەتەوە ئەمە لێکدانەوەی سیاسی بۆ کرێت و پێیان وایە ئامانجی سیاسی زیاتر لە ئامانجی ئەمنی لە پشتی ئەم ڕووداوانەدایە. هاوکاتەمەوە چی ئاماژە بۆش بکەم یعنی ئەو ڕووداوەی کە لە ناحیە سرب لە پارێزگای سنووری پارێزگای سەلاحەدین ڕوویداوە شێوازی ڕووداوەکە بەم شێوەیە بووە کە پاش ئەوەی چەند ڕۆژێک گەنجێکی گوندێکی سەر بە ناحیە سرب لە ئاوداخنکاوە لە ڕووباری دیجلە داخنکاوە پاش دۆزینەوەی پرسیان بۆ داناوە چەکدارانی داعش ئەمەیان بە فرسەت زانیەوە بە چەکی قەناس هێرشیان کردوتە سەری. ئامارەکان لەوە زیاترن کە باسەکرێ بەپێی دوایین ئامار زیاتر لە 30 برینداریان هەیە و 10 کەسیش کوژراوە لە ئەنجامی ئەو تەقەکردانەدا کە بە شێوەیەکی عەشوایی تەقە لەو ئامادەبوانی پرسەکە کراوە. هاوکات ئەندامی هێزانمنیەکانیشی تێدایە لە نێو بریندارەکاندا. ئەمەشە بە شتێ بکەم چیە یعنی سەیری سیناریۆی ڕووداوەکان کەیان سیناریۆ و هێرشویان ئەو تونند و تیژیانە بکە کە کرێت لە هێرشی ئەمڕۆدا نیوەڕۆی ئەمڕۆدایان لە ڕووداوی نیوەڕۆی ئەمڕۆدا کە ئەو لیوای حەشدی شەعبی لیوای 52 ئەم مداهەمەیان کردویان ئەم ئۆپەراسیۆنیان ئەنجام داوە سەرەتا بۆمبێک بە ئۆتۆمبیلێکدا تەقیوەتەوە. دواتر ئەوان یەک شتیان هەیە بۆ خۆیان عادەتەن ئەزانن کەسانی دیکە یان تیمە تەندروستیەکان بەدەم ئەم هێز ئەمنیانەوە چن بۆمبی چێنراو لە ڕێگەی تیمە تەندروستیەکاندا دادەنێن یعنی سەرەتا بۆمبێک تەقیوەتەوە و دواتریش ئۆتۆمبیلێکی فریاکەوتن کە بەدەمیانەوە چووە ئەویش بۆمبی بۆ دانراوە بۆم بەویش تا تەقیوەتەوە بۆتە هۆی ئەوەی کە ژمارەی زیاتر قوربانی لێ بکەوێتەوە. بە هەمان شێوە لە ڕووداوەکەی ناحیەی جەلەولاشدا سەرەتا بە هێرشی چەکداری هێرشیان کردوتە سەر لیواکە. دواتر کە ئۆتۆمبیلێکی فریاکەوتن لە نەخۆشخانەی جەلەولاوە دێت ئەوان کەمینی بۆ دانێنن بۆ سێ بۆ دانن جارێکی دیکە ئۆتۆمبیلەشەکەوێتە کەمینی ئەوانەوە بە هەمان شێوە لە ئۆتۆمبیلەشە دەنەوەیشە سووتێنن. شتێکیان لێرەدا سەرنج ڕاکێش بۆیش خۆ ڕزگارکردنی شۆفێری ئۆتۆمبیلەکە بووە کە بریندار بووە توانوێتی خۆی لە دۆڵێکدا بشارێتەوە تاوەکو بەیانی ئەمڕۆ و تاوەکو ڕووداوەکان کۆتاییان هاتووە بۆ شێوەی دۆزراوەتەوە بە برینداری لە شوێنێکداوە. تونند و تیژیەکان بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە هەبووە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە سنووری پارێزگاکانی دیالە و سەلاحەدین بەم شێوەیە بوون چییە؟ وڵێ گەرمیان سوپاس بۆ خستنەڕۆی تەواوی